ئەگەرچی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام ڕایدەگەنێت دژی کاری حیزبی و دەستوەردانی حیزبن لە قوتابخانەکان، بەڵام بەپێی بەڵگەیەک کە دەست پێیان کەوتووە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان فۆرمی ئەندامەتی لە قوتابخانە ئامادەییەکان بەسەر قوتابیان دابەش دەکات و لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکانیش کار ئاسانیان بۆ دەکرێت. ئەندامێکی دەستەی بەڕێوەبردننی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش دەڵێت لە کاتێکدا ڕێگە بە ڕێکخراوەکانی دەرەوەی دەسەڵات نادرێت کە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و خزمەتکردنی قوتابیان بچنە ناو ناوەندەکانی خوێندن، بەڵام ڕێکخراوەکانی یەکێتی و پارتی بە ئاشکرا تەراتێن لە ناوەندەکانی خوێندندا دەکەن، بۆیە دەبێت ئەو کارە ناڕەوایە بوەستێنرێت. و زۆر جار لە هەرێمی کوردستاندا ئەو ڕێکخراوانە و بگرێت دەسەڵات بەگشتی ڕێگری کردووە لەوەی کە ڕێکخراوەکانی دەرەوەی دەسەڵات بچنە ناو ناوەندەکانی خوێندنەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و زانیاری لە هەرێمی کوردستاندا، بەڵام ڕێکخراوەکانی دەسەڵات فۆرمی ئەندامەتی و ئاهەنگی ساڵانەی ڕێکخراوەکانیان لە ناو خۆڵەکانی قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندندا دەکەن کە بە ئەمە پێچەوانەیە بە هەموو عورفێکی بەرەو پێشبرتن و هەموو ڕێکارێک کە بتوانێت ئاسی زانستی لە هەرێمی کوردستان بەرز بکاتەوە. بۆ ئێمە بە کارێکی خراپی دەزانین و هیوادارین کە ڕێگری لەم زۆرە کارانە بکرێت. سەرقاڵکردنی قوتابیان و خوێندکاران بە کاری حیزبی جگە لەوەی کاریگەری نەرێنی دەکاتە سەر ئاستی زانستی لە ناوەندەکانی خوێندن، دەبێتە هۆکارێکیش بۆ هەندێک قوتابی بۆ ئەوەی خۆیان لەوانەکان بدزنەوە و پابەندی ڕێنمایەکانی قوتابخانە نەبن. تدخلی ناوچە تدخلی حزبی بەزاقی هەیە بە ناوەندەکانی خوێندن. جێگری سەرۆشی لقی هەولێری یەکێتی مامۆستایانیش دەڵێت ئەو کارەی ڕێکخراوەکانی دەسەڵات لە قوتابخانەکان دەیکەن نایاسایی و شکاندنی شکۆی قوتابخانەکانە. واری دەکە زۆربەی ساڵان ئەمە دووبارە دەبێتەوە لە ناوەندەکانی خوێندن، دەستێوەردانێکی زەق، دەستێوەردانێکی ڕاستەوخۆی ڕێکخراوە حزبیەکان ئەمانەی کە سەر بە قوتابیان و خوێندکاران لێرە قوتابیان لێوێندەر خوێندکاران ساڵانە زەخت و فشارێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن لە خودی قوتابی و خوێندکار دەکرێتن بۆ ئەوی کە ببن بە ئەندام و زۆر جاری واشەیە لە ئارەزوومەندانە تێدەپەڕیتن بۆی کە ئیجباری دەکرێن و زیاتر وایان لێ دەکەن کە ناچاریان بکەن ببن بە ئەندام لەم ڕێکخراوە. ئەمە بەڕاستی پێم وایە پێشێرکاریەکی زەق، پێشێرکاریەکی ڕوونە بە دڵنیاییەوە. ئەگەر حکوومەتەکە ئەگەر خودی وەزارەتەکە وەزارەتێکی معنی بێت تەنها بەکاری زانست و معریفەت و فێرکردن و زانست بێتن، بەڕاستی ناکرێ بۆ شێوێ دەبێ بەڕاستی تەداخل بکە خودی وەزیر خودی وەزارەت ئەبێ ئەمە مەنع بکە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەبینی کە خودی وەزیر یان خودی ئەم وەزارەتە کەوتۆتە ژێر کاریگەری حزب، کامە کەوتۆ ژێر کاریگەری حزب، ئەمیش ئەم وەزیرە ناتوانێت دەسەڵاتی ئەوەی نییە ناتوانێت ئیجباری ئەم قرارە بکە یان ئیلغای ئەم قرارە بکاتەوە، چونکە ئەگەر ئیلغای بکاتەوە ڕەنگە ئەم ڕێکخراوە سەر بەدەسەڵاتە حزب ناچار بکاتە دەخولی ئەم وەزارەتە بکاتن. ئەو فۆرمەی کە یەکێتی قوتابیانی سەر بە پارتی بەسەر قوتابیان دابەشی دەکات جگە لەوەی داوای زانیاری کەسی کردووە، داوای زانیاری و ئینتیمای خانەوادەی قوتابیش دەکات، هاوکات دابشکردنی فۆرمی ئەندامبوون لەلایەن ڕێکخراوەکانی سەر بە پارتی و یەکێتی لە قوتابخانەکان لە زۆنی زەرد و سەوز بووەتە دیاردەیەک ساڵانە دووبارە دەبێتەوە. وەزارەتی پەروەردەش لەسەر ئەو پرسە ئامادە نییە قسە بۆ پەیام بکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.